بەڕێزان سڵاتان لێبێ و ئێوارەتان باش، هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتانە خوازین. خۆی گەورە ڕۆژ و عیبادەتی هەموو لایەکتان قوبوڵ کات. ئازیزانم، ئێمە لە ئێوارانی ڕەمەزان لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویستە بەرداوامین. بۆم ئێوارەش میوانداری پزیشکی خۆشەویست دکتۆر ئاری عەلی سەعیدمان کردووە، پسپۆڕی نەشتەرگەری گورچیلە و میز و میزەڕۆ. ئەمانێت باز لەوە بکەین کە ڕەمەزان و ڕۆژگرتن چی اینێکی هەیە، کاریگەریەکی هەیە لەسەر میز و میزەڕۆ یاخود لەسەر نەخۆشیەکانی گورچیلە. دکتۆر ئاری زۆر بەخێر بێت. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ ئێوە. خۆشحاڵین لەگەڵمانێت. یاخوا بەخێر بێت. کاک دکتۆر، هەمیشە باز لەوە کرێت ئەو کەسانەی کە نەخۆشی گورچیلیان هەیە پێویست دەکات ئاوی زۆر بخۆنەوە. جا ئێستا ئێمە لە مانگی ڕەمەزان دیداین 14 بۆ 15 ساعت ئێمە بە ڕۆژوو ئەبین ئاو ناخۆینەوە. ئەمە چی کاریگەریەک لەسەر گورچیلەمان دروست دەکات؟ یاخود پێویست دەکات بە ڕۆژوو بین، یاخود ئەگەر بە ڕۆژوو بووین شەوانە چۆن تەنیزی ئەم ئاو بکەینەوە؟ بەڵێ، پێشەکی زۆر سپاس. ئەگەر لە سەرەتادا باسی ئیشی گورچیلە بکەین، فەرمانی گورچیلە بکەین، گورچیلەکان چین؟ گورچیلەکان دوو ئۆرگانی گرنگن لە ناوسکی مرۆڤ لە بەشی پشتەوە کە کاری فلتەرکردن و پاکردنەوەی لەشی مرۆڤ لە مادە ژەهراویەکان و لە ئاوش لەمەنی زیادە و هەروەها لە خوێ و مادەکان زایەکان و هەروەها لە هەنێک کاتا توانای ئەوەی هەیە کە ئەم ئاوش لەمەنی زیادە و خوێیانە جارێکی تر هەڵبمژێتەوە دوای کە فلتەرەکرێ و هەروەها هەنێ ئیشی تری گرنگی هەیە گورچیلەکان کە ئەویش هەنێ دەرکردنی هۆرمۆنە لە بەشێک دەورێکی گرنگی هەیە لەوانە لە ڕێخستنی فشاری خوێنە لە ڕێی دەرکردنی هۆرمۆنێک بە ناوی ڕێنینەوە و هەروەها لە ڕێی دروستکردنی خوڕەکە سوورەکانی خوێنەوە ئیش لە ڕێی هۆرمۆنێکەوە بە ناوی ئریترۆپۆیتینەوەیە و هەروەها ئەو ڤیتامین دی کە لەشی ئێمە لە خۆرەوە وەری ئەگرێت و هەڵێمژە شێوەیەکی ئەکتیڤ نییە، پێویستەکە بە چەند پرۆسسێکە ئەکتیڤ بکرێ، لەوانە بەشێکی لە جگەرا ڕۆیە و بەشێکشی لە گورچیلەیە ڕۆیە. بنسبەت لە مانگی ڕەمەزانی پیرۆزە ئێمە دایمە ڕێنمایی ئەو خەڵکانە ئەکەین و هەموو هاوڵاتیەکەکەین کە سەردانمانەکەن یان لە ڕێی تەلەڤیزیۆنەکانەوە لەبەرەوەی ئێمە لە خلالی ڕۆژەکەیە نزیکی 15 ساعت بۆ 16 ساعت هیچ ئاو شلەمەنیەک ناخۆینەوە، لەبەرەوە هەنێ ڕێنمایی گشتیان ئێنێ ئەویش ئەوەیە کە لە کاتی بەربانگ بۆ کاتی پاشێوکردن ئەبێ بڕێکی باش لە ئاوش لەمەنی بخۆنەوە بە ڕێژەی نزیکی 2 لیتر و نیو تاکو 3 لیتر کە ئەکاتە نزیکی 7 بۆ 8 پەرداخ ئاو. شەر نییە تەنها بە ئاو بێت، بە هەر شلەمەنیشی تر ئەتوانێت بە شەرتەیە ئەو شلەمەنیانی تر سوێر نەبێ وەکو ماستایەکی سوێر نەبێ ئەوە تا شتێکی زۆر شیرین نەبێت کە ڕێژی شەکری زۆر بێ و کاریگەری لاوەکی بۆ شتی تر هەبێ و هەروەها ئەگەر لە ڕێی میوە و سەوزەکانیشەوە ئەتوانین وەکو بۆ نمونە ئێستا لە وەرزی هاوینە خۆشبەختانە شووتی هەیە، کاڵک هەیە، لە سەوزەکانە خەیار و ترۆزی و ئەمانە هەن کە بڕێکی زۆر ئاویان تێدایە و لە ڕێی ئەو خواردانەشەوە کە ئەیخۆن ئێمە ڕێنمایی هاوڵاتیانەکەین کە خواردنەکان سوێر نەبن، بڕێکی کەم خوێتی هابێ، چونکە خوێ کاریگەریکی زۆر خراپ دروستەکە لەسەر گورچیلە و هەروەها ڕێژەی پرۆتینی گۆشتی حیوانەکان کە پیان ئەڵێن ئەوەی وەکو گۆشتی سوور، وەکو ماسی، وەکو حتا وەکو مریشک، ئەمانە کارێکی زۆر ئەخاتە سەر گورچیلەکان کە فلتەرکردنی ئاسان نییە، لەبەرەوە ئەمانە ئەگەر کەم بکرێتەوەوانێ بەتایبەت هەندێک کەس هەیە حەزەکە زۆر بەتام خواردنەکە دروست گۆشتەکان سوێر بێت ئەوە بەتەکید ئەوانە بەتایبەتی لەمانی ڕەمەزانە، چونکە تۆ ئەگەر خواردنێکی سوێر ئەخۆی وردە وردە لەشت ئەو ئاوەی کەتیایەتی ئاوەکە هەڵمژێتیان نامێنێ کە دوای پارشێ و بەیانی ئەەکەیتەوە ئەنجا هەست بە تینوێتەکە ئەەکەی هەستەکەی پێویستە بە ئاو و ناتوانانی لەو حاڵەتەیە ئەو میزە خست ئەبێتەوە بڕێکی زۆر لە ڕمل و کریستاڵی تیاکۆ بێتەوە کە ئازار بۆ نەخۆشەکە دروستەکە یا بۆ ئەو کەسە دروستەکە و لەگەڵ فترێکی زۆرە ئەمە ئەکۆ بێتەوە نیشێ لەوانەیە ببێتە هۆی دروستبوونی بەردی گورچیلە. ڕاستە کەواتە ڕۆژوانان پێویست دەکات چی بکەن زیاتر بۆی کە کێشەکانی گورچیلیان بۆ دروست نەبێت، باسی ئەومانکەی کە کۆمەڵی خۆراکە، بەڵام لە چیتر خۆیان بپارێزن. بەتایبەت هەندێک کەس هەیە کە ئەڵێت من زۆر ناتوانم شلەمەنی بخۆمەوە یان حەزی لێ نییە، وەکو بەتێکی دەوانی کە ئەڵێ مەسەلەن حەزەکە شلەمەنی نەخوا ئەبێ بە جۆرێکی تر تاویزی کاتەوە، وەکوتم لە ڕێی میوەکانەوە ئەتوانێت تاویزی کاتەوە و هەروەها بە خلالی ئێمە ڕۆژەکەیە ئەگەر کەسێک لە ڕێی ئیشەکەیەوە مەجال بات
کەمترین وەخت لەبەر هەتاوە بێ کەمترین وەخت چێتە شوێنێکەوە گەرمای بێت چونکە ئەو ئاوەی کە لە ڕێی ئاراکردنەوە چێتە دەرەوە ئەو ئاوێکە لە لەشی ئەو مرۆڤ چێتە دەرەوە کە پێویستی پێیەتی لەبەرەوە لەوانەیە لەشی وشکە بێتەوە لەبەرەوە کەمترین چوونە بەر هەتاوە و پلەی شوێنی گەرما بێت باشترە. کاک دکتۆر کۆمەڵێک نەخۆشی گورچیلەمان هەیە پێم خۆشەکە خاڵ بە خاڵ باسی بکەین بەڵام بەر لەوەی کە باسی بکەین هاوکارانمان راپۆرتێکیان بۆ ئامادە کردوین لەسەر نانی تیری بابزانی نانی تیری تاکو چەندێک خواستی لەسەر لە مانگی ڕەمەزانە بەتایبەت بۆ خۆی نانی تیری نانێکی ناسک و بەتامە کۆمەڵێک جۆری دیکەشی هەیە کولێرەیە و ناوەشکێنەیە و کەلانەیە کە لە بەهارە زۆر ئەخورێت بابزانی ئەمانە تاکو چەندێک خواستی لەسەرە پێکەوە بینەری ئەو راپۆرتا بین و لەگەڵتانە بەردەوام بین. ناوم سەردار محەممەدە خاوەنی کۆمپانیای خەرجەخانمم کارکردنمان لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا لە دوای بانگی ئێوارەوە دەست پێکا بۆ پارشێ و بەتایبەت نانی تیری و چەند بەرهەمێکی تر لە شەوانە دەست پێەکەین بە ڕۆژیشە هەنێک کاری ترمان هەیە کە وەکو بابەتی شتە گەرمەکان وەکو ناوەشکردن و ناوساجی و کەلانە و کولێرە و ئەوانە بە ڕۆژیشە ئیشەکەین. نانکردنەکانمان لەسەر نانی تیری چەند جۆرێکە نانی تیریە بە کەپەک نانی جۆیە نانی بۆرە بە ئاردی بۆرەکرێ و ئاردی بە ئاردی سپیش هەمانە نانی تیری هەم چەند بەرهەمانەمان هەیە خەڵک خواستێکی زۆری لەسرە و خەڵک هاوڵاتیان بەعام لە مانگی ڕەمەزانە و لە کاتی تریشە خواستیان لەسەر بەرهەمە کوردەکانە ینی هەر ئەوە نەبێت بەس بڵێن نانی تیریان کارگەی خەرجەخانم هەر بەعام خەڵک خویاوەتەوە بەرهەمی خۆماڵی حەزی بە شتی خۆماڵیە لە بەروی مادەی حافزەی پیانیە و دڵنیاترە لەسەرەوەی کە کوالەتی پاک و تەمیزی و ناوخۆیی و قازانجەکەی بۆ ناوخۆ گەڕێتوانێت بە دڵنیای و هاوڵاتیان زۆر هاوکارن لەسەرەوە. ئیسماعیلە لە خەرجەخانم کارمەندم و بە هەموو شێوەیەکیش لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا خواستی نانی تیری لەسەر کارگەکەمان زیاتر بووە و بە بەردەوامیش خواستی هەموو جۆرەکانی بەرهەمەکانی کارگەکەمان زیادی کردو لە مانگی ڕەمەزانە بەو شێوەیەش ئێمە وەکو کارمەندەکان کاتمان زیاتر تەرخان کردووە بۆ بەردەوامبوون لە ئیشەکەمان و ئەنواع جۆر نانمان هەیە کە لە خەرجەخان جۆرەکانی جیاوازە بۆ نمونە ئەم جۆرە نانەمان هەیە کە نانی
تیری بچووکە ئێستا خواستێکی زۆری لەسەرە وەک لە پێشوو لە مانگی ڕەمەزانە خواستێکی زیاتری لەسرە و لە هەمان کاتە جۆرەکانی تری نانیش بە هەمان ئەمە هەر هەمان جۆری نانە بەڵام ئەم نانیان بە قەبارێکی گەورەترە نانی زیاد برژاوی پێ ئەڵێ بەڵام ئەم نانانەی ترکە هەمانە لە پشتەوە بە هەمان شێوە ئەویش هەر نانی تیریە بەڵام بەو شێوەی ئەو زیاد برژاو نییە ئەمەیان قرمزی زیاد برژاوی پێڵێن ئەمەشان هەر برژاوی ئاساییە. بەڵێ سپاس بۆ هاوکارەمان بۆ ئامادەکردنی ئەو بابەتە لەسەر نانی تیری. کاک دکتۆر نانی تیریش ئەو کێشە کوردەواریاڵێت کەی خۆیتەوە حەزێک ئاوی زۆرە خۆیتە لەگەڵ نانی تیری خۆشە نانیشی کوردەواریە بە تاکید ئێمە دایما لەبەروی کە ڕۆژوان بە ڕۆژەکەی چی نەخواردەوە پێویستی بە و مەزدەری خۆراکی هەیە بە تاکید بەزەوەی ئێمە لەگەڵات تاکی دەکەینەوە کە سوێر نەبێ و بڕێکی باش لەگەڵ ڕاستەنانی تیریش بێکێک لەوانی کە سۆدیتیا بەکارێن بەکارە هەرچەنە خۆی ڕێنمای ئێرێکە ئەو بڕێی کە بەکاردێت ستاندەردە لەوە زیاتر نابێت لەبەرەوە ڕێژەیەکی تەندروستە نابێت سوێر بێ بە تاکید و چەوریش نەبێت چونکە هەنێ جۆر هەیە وەکو ناوسازی چەورە ئەوانە ناکرێت هەموو ڕۆژێ بخورێ ناو بەناو ناوڵاوە هەموو ڕۆژێ بخۆیت تردەوە. زۆر باشە با بچینەوە سەر باسی جۆرەکانی نەخۆشی گورچیلە کاتێک باسی نەخۆشی گورچیلە هەکەی مەبەستمان لە کام نەخۆشیانە. بەڵێ ئەگەر پۆلێنی ئەو نەخۆشیانە بکەین و با بڵێن لینکام بکەین لەگەڵ ڕۆژووە ئەو نەخۆشیانی لە گورچیلەیە هەن بۆ نمونە نەخۆشی هەوکردنی گورچیلەکانمان هەیە کە ئەم حاڵەتە نەخۆشەکە تووشی لەرزوتایەکی بەهێزە بێ ئازارێکی زۆری کەلەکەی ئەبێت لەوانەیە هۆکارەکەی بەهۆی بەردێکەوە دروست بوو بێ یاوەتا هەوکردنێک لە شوێنێکی ترۆهات بێتە گورچیلەکەیەوە ئەم نەخۆشانە پێویستیان بە چارەسەر هەیە پێویستیان بۆیە لە نەخۆشخانە داخڵ بن ناتوانێت لەم حاڵەتەیە بە ڕۆژوو چی بەسەر کەسەکەدایە کاتێک کە گورچیلی هەواکات وەکو ئەو نیشانانی کە هەیەی وەکوتم لەرزوتایەکی زۆر بەهێزی هەیە ئازاری هەیە لە کاتی میزکردنا کزانە و ئازاری هەیە و حتا لەوانەیە دڵتێکەڵان و ڕۆشانەوەی لەگەڵا بێ ئەم نەخۆشانە پێویستیان بە کانولادانان و مغەزی و دەرزی هەیە و تاک و تاکەیاندا ئەبەزێ و اینجا دوای ئەچنە سەر دەرمانی کە لە ڕێی حەپەوەرەگیرێ ئەم نەخۆشانە باشتر وایە تاک و ئەم حاڵەتی ئەپەڕێنن بە ڕۆژوو نەبن چکە پێویستیان بە ئەو شلەمەنی ئەو دەرمانانە هەیە لە کاتی خۆیان وەریانگرن. هەوکردنی میزەڵان هەیە هەوکردنی بەسیتی پێڵێن ئەوە لێرزوتای لەگەڵانیە لەوانێت تۆزێک کزانەوە هەبێ لە کاتی میزکردنا ئەو نەخۆشانە ئەتوانن بە ڕۆژوو بن بە مەرجێک ئەو چارەسەرانی کە بۆیان ئەنووسێت لەم پزیشکەکانەوە لە کاتی خۆیان لە دوای بڕوانەوە پابند بن پێوەی ئەو کەسانی کە بەردی گورچیلیان هەیە ئەوانی بەردی گورچیلیان هەیە بەردی گورچیلە ئەگۆڕێ بە پێی شوێنەکەی و بە پێی قەبارەکەی ئەو بەردە لە ناو گورچیلیا یا دابەزدەوەتە ناو بۆری حالبەکەیەوە حەجمەکەی قەبارەکەی ئایا کەمترە لە 10 ملیم بۆ 20 میلیمە یا زیاترە ئەمانە چارەسەرەکەی گۆڕێ بەڵام بەگشتی ئەوانەی کە بەردێکیان هەیە لە گورچیلایەتی هیچ ڕێڕەوی میزی نەگرتووە هیچ هەوکردنێکی دروست نەکردووە لەوانەیە نەخۆشەکە لە ڕێگەی سوتفەوە سۆنەرێکی کردوێ بۆ مەبەستێکی تر ئەنج زانوێتی بەردی هەیە ئەم نەخۆشانە ئەتوانن بە ڕۆژوو بن بە ڕەچاوکردنی ئەو ڕێنمایانی کە باسیەکەین وەکو بۆ هەموو خەڵکی بەڵام ئەوانەی کە بەردەکەیان دەجوڵێ و دێتە ناو حەوزی گورچیلەوەیان دێتە ناو بۆری حالبەوە کە ئازارێکی زۆریان هەیە لەوانەیە میزەکان خوێناوی بێت لەوانەیە تووشی لەرزوتا بن لەوانەیە لە ڕێی سۆنەرەوە کە سۆنەریان بۆ وەکی گورچیلەکان ئاوسابێ ئەم نەخۆشانە باشتر وایە ئەو چەند ڕۆژەیە ئەو چەند لەوانەیە هەفتەی تاکو ئەم بەردە ئەبێت فڕێ ئەدرێ بە ڕۆژوو نەبن چکە پێویستەکە پابند بن بۆ چارەسەرانی کە بۆیان ئەکرێ چارەسەرەکانیش خۆی بینێتەوە بەپێی وەکو باسم کرد بەپێی حاڵەتی نەخۆشەکە و بەپێی قەباری بەردەکە و شوێنەکەی لەوانەیە چارەسەرەکە بە دەرمان بێ لەوانەشە لە ڕێی نەشتەرگەریەوە بێت و بە ڕێگەی نازور و نەشتەرگەریەوە بێت. زۆر باشە.
کاک دکتۆر هەندێک کات کەسی ئەسی کەسێک ینی زۆر زۆر نۆرماڵە نە ئازاری هەیە نە کێشەی هەیە بەڵام لە سۆنەرا دەرەکەوێت تەنها یە گورچی لێ هەیە یاخود لە دوو گورچی لە زیاتری هەیە ڕەنگەم حاڵەتانش لەلای ئێوە ڕووبات ئەم کەسانە پێویستە کات بە ڕۆژوو بن یاخود ئەگەر بە ڕۆژوو بن کاریگەریان لەسەر دروستەکە بڵێ خۆی زۆر کەس زۆر جار هەیە لەو حاڵەتانە کە یە گورچی لێ هەیە لەوانەیە زگماکەوە هەروە بوو بێ هەر کە دروست بووە یە گورچی لێ هەبووە نەیزانیوە چونکە هیچ نیشانەیەکی نەبووە لەوانەیە لە تەمەنی 20 ساڵ یا 30 ساڵیە لە ڕێگەی سوتفۆ سۆنەرێکەکە بۆ شتێکی تر بۆی دەرەکەوێت یە گورچی لێ هەیە هو هیچ نیشانێکیشی نەبووە وەکو هەموو کەسێکی ئاسایی وایە بەڵام هەنی حاڵەتی تر هەیە نەخۆشەکە دوو گورچی لێ هەبووە بەڵام گورچیلێکی لە دەستداوە بەهۆی لەوانەیە مەسەلەن بەردێک دروست بوو بێت و فترێکی زۆر ما بێت و پێی نەزانی بێت گورچیلەکە لە کار کەوتووە سست بووە یا ئەو تا لە ڕێ نەشتەرگەرێ بۆ حاڵتێکی تر لابراوە بەگشتی ئەوانەی کە یەک گورچیلیان هەیە و هەموو کەسێکی ئاسایی ئەتوانن بژین ئەتوانن ڕۆژوو بگرن بەڵام ئەبێت ڕەچاوی ئەو شتانە بکەن ئەو خاڵانەی ئەوانی کە زەرری بۆ تەندروستی بۆ تەندرستی گورچیلەکان هەیە بێ ئاگایان لێبێ ئەوانە نەکەن و لەگەڵیشا باشتر وایە 6 مان جارێک بۆ ساڵێک جارێک لە ڕێی فەحسی خوێنەوانێ وەکو جۆرێک لە متابعکردن متابعی خۆیان بکەن بزانن ئیشی گورچیلەکانیان چۆنە بۆ ئیخوانە خواستە ئەگەر کێشەیەک توش بوو زوو تەشخیص بکرێت زوو چارەسەری بۆ بکرێت با بچینە سەر ئیلتیهابات ڕەنگە زۆر بمان هەمان بێت لە خانمان و لە پیاوانیشە بە تایبەتەمە لە خانمانە زیاترە هۆکاری دروستبوونی ئیلتیهابات چییە؟ بەڵێ خۆی مەسەلی ئیلتیهابات هەوکردن ئێمە هەوکردنی میزەڵان و میز و میزەڕۆ بەگشتی لە ئافرەتانە زیاترە ئەویش لەبەر ئەوەی کە لە ئافرەتانە بۆری میز کورتە 4 سانتیم ئەبێت لەبەرەوە زۆربەی ئەو ئیلتیهابات و ئەو هەوکردانی کە لە دەرەوەی لەشی مرۆڤەوە بە ئاسانی لە ڕێی بۆری میزەکەەوە سەر ئەکەوێت ئەچێتە ناو میزەڵان و ئەگەر چارەسەر نەکرێت لەوانێت چێتە ناو گورچیلەکانیشەوە لەبەرەوە ئافرەتان زیاتر تووشی هەوکردنە بن وەک لە پیاوانە بۆری میز زیاد لە 20 سانتیمە بێت بە ئاسانی ئەو بەکتریا و ئەو ڤایرۆس و ئەو شتانە ناچێتە ناو میزەڵانەوە وەکو چارەسەرکردنەکەی ئەگەر تەنها لە ناو میزەڵانە بێت چارەسەرکردنی ئاسانە و بە عادەتەن لە زووتا دروست ناکە لە ڕێی دەرمان و حەپەوە چارەسەری بۆ ئۆکرێ و لە ڕێی تاقیکردنەوەی تاقیکردنەوە با بڵێن فەحسی میزەوە متابعەیەکرێ ئایا حاڵەتەکەی با بڵێن چاگە بێتەوە یانە بەڵام هەندێکات ینی زۆر لێ خراپەکە دەبێت بە کەڕوی ڕەحم ئەوانەش هەیە بەڵام بەگشتی ئەمە وەکو خاڵە گشتێکە بەو شێ بەڵام هەنی حاڵەتی تر هەیە مەسەلەن خۆشێک هەیە بەردی گورچی لێ هەیە ئەم بەردە خۆی کار ئەکا وەکو سەرچاوەیەک بۆ دروستکردنی هەوکردن و بەکتریایی تایە تاکو تۆ چارەسەری بەردەکە نەکەی ئەو هەوکردنە هەردووبارە ئەبێتەوە یا ئەوە تا بۆ نمونە تەسکبوونەوەیەک هەیە لە بۆری حال بەکە لە حەوزی گورچیلی نەخۆشەکەیە ئەمە هۆکارێکە بۆی کە میز کۆ ئەبێتوانێ و ئەمیزە وردە هەوکردن تیا دروست دەبێ و ئەبێ چارەسەری ئەو هۆکارە بکەی کە بۆتە هۆی دروستبوونی ئەم هەوکردنە لەو حاڵەتی بەردەکە بە چارەسەرنی بەردەکە بکەی ئەگەر تەسک بوونەوەی بۆری حال بوومانە بێ چارەسەری واکەی ئەوە تا لە پیاوانی بە تەمەنا جاری وایە نەخۆشی گەورەبوونی پرۆستات تەزەخمی پرۆستات و ئەکات میزەڵانیان بە تەواوەتی بەباشی بەتاڵ نەبێتەوە لە کاتی میزکردنە لەبەرەوە بەمان شێوە ئەو میزە کۆ بێتەوە لەوانێ بێ سەرچاوەیەک بۆ کۆبوونەوەی هەوکردن و پێویستی بە چارەسەر هەبێت هۆکاری زۆرکردنی میز ئەگەڕێتەوە بۆ بوونی ئیلتیهاب یاخود کێشەیەک لە گورچیلەدا بەڵێ بەگشتی زۆرکردنی میز ئەبێ دوو جۆر جیایکەیتوانە ئایا نەخۆشێک ئەڵێ زۆر ئەچم بۆ میزکردن بەڵام کە ئەچم شتێکی زۆر کەم لە میزەکەی لەوانێ چەند قەترێ بێ یا لەوانێ هیچیش نەبێ جۆرێکی تر نەخۆش هەیە ئەڵێ زۆر میزەکەم و کەمێتێکی بڕێکی زۆریش لە میزێت هەست بە ئازاری شەکات لە میزەڵانیدا ئەوانی کە بەوەی هەوکردنەوەیە عادەتەن ئەو نەخۆشانە زوو ئەچن بۆ میزکردن بەڵام بڕی میزەکەیان کەمە چەند قەترەیەکە یا بڕێکی زۆر کەم میزەکە لەگەڵ یا سووتانەوەی هەست بە نوعێک لە سووتانە و ئازارەکە لە بۆری میزەکە ئەمانە بەگشتی بۆی هەوکردنەوەیە بەڵام ئەو جۆری تر کە ئەڵێ زۆر میزەکەم و زۆر ئەچم بۆ سەر ئاو میزەکەم و بڕی میزەکەش زۆرە ئەوانە لەوانەیە هەنێک لەوانی نەخۆشی شەکریان هەیە لەوانێ بەو نیشانانە بێن یاوەتا نەخۆشەکە خۆی بڵین ئاو زۆرە خواتەوە شلەمەنی زۆرە خواتەوە یا ئەو شتانی کە مادی کافاینی تایە کەوانە ژوا لە نەخۆشەکەن
بڕێکی زۆر میسکە ئەمە لەبەرەوە بێ جیانکەینەوە بۆ شێوە مەتایبەت لە مانگی ڕەمەزانی شەکە ڕەوەکوتمان شلەمەنیەکان زۆر بخورێتەوە و میوەش لە ئەو میوانی کە لە وەرزی هاویندا هەن زیاتر ئاویانتیە بێتە هۆکاروی کە زوو ینی کێشە ناوەت کاتێک ئەگەر میزکردنی زۆر هەبوو ترسی نەبێت و بەڵێ ئەوەیە بۆ شوەی کەوتم خاستن لە مانگی ڕەمەزانە تا کاتی پاشێو کە ئاوێکی زۆرە خۆتەوە ئەو کەس هەستەکە شەوەکە تا بەیانی و لە بەیانەکە شامی زۆرەکە ئەو لە بەرۆی کە ئاوی خواردۆتەوە ئەو میزە ئاساییە بەڵام ئەو میزیان بۆ هەوکردن ئێمە بیری لەکینەوەنێ کە ئازاری لەگەڵایە و زوو ئەچێ بەڵام بڕێکی کەم ئەکا لەوانەیە چەند قەترێک بێ هەر ئەوە نەبێت ئیلتیهاب لە کەسێکەوە بۆ کەسێکی کا گەورەتەوە مەبەستمان لە ڕەگەزی بەرامبەرە بنمونە هاوسەران ژن و پیاوێک بەڵێ دوو جۆر هاوکردن هەیە ئەو هەوکردانی لە ناو گورچی لەو میزا هەیە بەگشتی ئەوانە بۆ شوێ ناگوازرێتەوە بەڵام جۆرێک هەوکردن هەیە خۆی ئەو هەوکردانە پێڵەن هەوکردانی کە لە هۆی نەخۆشیە گواسراوەکانەوە هەیە کە لە ڕێی جوودبوونەوە ڕوئەیە ئەمە بەڵێ ئەگونجێ لە هاوسەرەوە لێشێکەوە بۆ یەکتر بۆ گوازرێتەوانێ بەڵێ زۆر باشە کەواتە چارەسەر چییە یاخود چۆن ئێمە ڕێگری بکەین لە بوونی ئیلتیهاب وا بکەین نەهێڵین کە ئیلتیهابەکە بەڵێ ئەگەر نەخۆشێک کە تووشی هەوکردنە بێمە چارەسەری بۆکەین ئەمە حاڵەتێکی ئاساییە بەڵام ئەگەر دووبارە بۆەوە هەموو جارێکە تۆ چارەسەری بۆکەیت و جارێکی تووشە بێتوانێت بەڵێ کەواتە ئێمە ئەبێ بزانین هۆکاری ئەمە چێکەوە زوو تووشی ئەم ئیلتیهابات هەبێ ئەو کاتە مجموعەیە فەحسی بۆ ئۆکەی لە ڕێی خوێنەوە فەحسی میزەکەی بۆ ئۆکەی سۆنەری بۆ ئۆکەی ببزانین ئایا ئەو هۆکارانی وەکو باسمان کرد لە بەرد و لە تەسک بوونەوەی بۆری میز و لە گەورەبوونی پرۆستات و لەو نەخۆشانی کە شەکران یا شەکرەکەی کۆنتترۆل نیە ئەبێ ئەو هۆکارە بدۆزینەوە کەوالێکە ئەم نەخۆشە زوو تووشی ئەم هەوکردنە بێت کە هۆکارەکەمان دۆزیەوە چارەسەری هۆکارەکەکەین ئەو کاتە هەوکردنەکەژی تر دووارە نابێتەوە بەر لەوەی کە توش بێت باسی ئەوەشمان کرد بەر لەوەشی توش بێ وەکو هەموو کەسێکی بڵێ باشترین میکانیزم بۆ ئەوەی کە تووشی هەوکردن نەبی ئێمە کە خی گەورە دروستی کردوین پرۆسی میزکردنە کە تۆ ئەو هەموو کەسێک نابێ میست ئەخیر بکات واتە نابێ زۆر کەس هەیە ئەڵێ من کە هەستەکەم میزم پێێت ئەخیرێکم تا ئەگاتە ئەو حەدی وام لێ ئیتر تحملم نامێنێ و ئەنجاچم ئەمە ئەبێتەوە ئەوی کە ئەو میزەک و ئۆبێتەوانێ احتیممالی هەیە ئەم کۆبوونەوە وای لێکە هەوکردن دروست بێ لەبەرەوە نەخۆش باشتر وایە هەموو کەسێکی ئاسایی باشتر وایە میز ڕانەگرێ زوو میزکە و پاک و خاوێنی ڕابگرێ و هەروەها ئەگەر حاڵەتێکی هەبوو کە قابلی ئەو بوو کە ببێەوە ئیلتیاباتە چارەسەری بکە کەواتە ئەجلی ژێرەوە تا چەندێت تاثیرەکات لەسەر گۆڕینی زوزی و لەگەڵ ئەوەشدا بۆ خانمان کاڵین ئێمە خانمان زووتر زیاتر تووشی ئەم ئیلتیاباتن لە کاتی بەتایبەت سووری مانگانەدا چۆن پارێزگاری لە خۆیان بکەن بەتەکیید من بۆیە ئەڵێم ئەبێ پاک و خاوێنی ڕاگرێ پاک و خاوێنەکە بریتە لەوانە بە تایبەتی لە ئافرەتانە خاستەنەوانی هەوکردنیان هەیە لە ناو لەشی ئافرەتانە ئەو هەوکردنە لەوانەیە لەگەڵی شا بگوازرێتەوە بۆ ناو لە ڕێی بۆری میزە و چێتە ناو میزەڵانەوە لەبەرەوە پاک و خاوێنی زۆر گرنگە و بەکە تایبەتی لە کاتی سووری مانگانەیە پاک و خاوێنی ئەساسە بۆ ئەوەی کە ئەو کەسە تووشی هەوکردن نەبێت تووشی هەوکردن زۆر باشە کاک دکتۆر ئەمە بەرداوامە بین هاوکارانمان بابەتێکیان بۆ ئامادە کردین لەسەر جەرجین با بزانی سوودەکانی جەرجین چییە فەرموون جەرجیر کار دەکات لە کەمکردنەوەی کێش و سووتاندنی چەوری لەش لە کاتی خواردنی ژەمەکاندا بەهۆی بوونی بڕێکی زۆر لە کالیسیۆمتیایدا بە باشترین جۆری خۆراکدا دەنرێت کە پارێزگاری لە تەندروستی ئێسک دەکات. جەرجیر کار دەکات لە بەهێزکردنی کۆندامی بەرگری و جەستە چالاک دەکات و یارمەتی دەرێکی باشە بۆ گەشە و بەهێزکردنی ماسوولکەکان. هەروەها ڕێژەیەکی زۆر کەم کالۆری تیایدایە هاوکات ڕێگە دەکرێت لە وەرینی قژ و دروستبوونی کرێش.
بەڵێ زیان بە هیوای سوودبینین هەڵبەتەکە هاوکارانمان نەبابەتانە ئامادەکەن ئەمەجان ئەوەیە کە ئێوە سوود لە ئەو خۆراکانە ببینن بزانن کە چی سوودێکیان هەیە کاتێکە خۆراکێکە خۆی کاک دکتۆر هەمیشە ئێمە ئەوە دووبارە کەینەوە جگەرە کێشان و کحولیەکان یاخود ئەوانەی کە کحول و گازیان زۆرتیایە لە خواردنەوەکانە چی زیانێک بە جەستەمانەگەێنێت ئەمە بۆ گورچی لەش ڕاستە یاخود بۆ میز و میزە ڕۆژ تاکو چەندێک ئەمانە کاریگەریان هەیە کاریگەری خراپ و باشیش هەیە تەوان بەڵێ ئەگەر بە تاکید باسی یەک بێشامکەین بەنسبەت مادە کحولیەکانەوە خۆی کحول ژەهرە یعنی وەکو مادێکی ژارەکە چێتە لەشی ئینسانەوە زەرری هەیە بۆ هەموو ئۆرگانەکان بە تایبەتی جگەر بەڵام ڕێژەی ئەو جۆری مادی کحولی کە خورێتەوە لەگەڵ ڕێژەی نسبەی کحولەکەی کەتیایەتی و لەگەڵ ئەوەی کە بۆ نمونە لە هەفتەیەکە چەند جار ئەو کەسە ئیخواتەوە ئەمانە دەورە بینێت تاکو ڕێژەی کحولەکە زیاتر بێ زەرەرەکەی زیاترە لەبەرەوە تا خواردنەوەی زۆر بێت ڕۆژانەوەی زۆر بێت زیاترە و لەسەر گورچی لەش بە گشتی مادە کحولەکان وا ئاکات ئەو کەسە تینیوێتی ئاوی لەشی کەمە بێتەوە لەبەرەوە ئەو تینوێتی و ئەو وشگبوونەوەی لەشی ئینسان واکە ئەگەر تعویزی نکاتەوە بە ئاو خواردنەوە زەرری ئەبێ بۆ گورچیلەکانی وەرەوە بەشێکی ناڕاستە و خۆش ئەو نەخۆشانی ئەو کەسانی کە مادە کحولەکان بە ڕێژێکی زۆر ئەخۆنەوە لەوانەیە تووشی نەخۆشی بەرزەپەستانی خوێن ببن کە ئەمەش خۆی لە خۆیان تەسیرەکاتەوە سەر گورچیلە وای لێکات گورچیلەکان لەگەڵ وەختا سست بێت بەنسبەت جگەرەوە جگەرەش بە هەمان شێوە وای لەکات بۆری خوێن مولەکانی خوێن وای لێکا خوێنێکی باش ناچێ بۆ ئەندامەکانی جەستە لەوانەش گورچیلە بەرەو ئەو گورچیلەیە زەرری پێگال لەو ئەنجامی ئەوە بەنسبەت ئەو خواردنەوە گازیەکان وەکو باسێکن وەکو با بڵێ کۆلایە بیپسیە فانتایە ئەمانە ئەوانەی کە ڕەشن وەکو بیپسی کۆلا مادەی فۆسفۆریک ئەسیدیان تایە ئەمانە بۆ ئەوانی کە نەخۆشی بەردی گورچیلیان هەیە خراپە ئەوانی کە ڕوونن وەکو بڵێن فانتا و با بڵێن سپرایت و ئەمانە سترێک ئەسیدیان تایە زەرری نییە بۆ گورچیلە بەڵام لەبەروی کە ڕێژێکی زۆر شەکری تایە زەرری تری هەیە بۆ ئەوەی کە ئەو کەسە کێشی لەشی زیاکە تووشی نەخۆشی شەکرەیەەکە لەبەرەوە وەکو گورچی لە لەوانێ زەرری نەبێت بەڵام وەکو لایانی تر زەرری هەیە زۆر باشە ئێمە گەشتینە کۆتایی پرۆگرامەکە دۆڕێنمایی تۆ چیە بۆ ڕۆژوانان بڵێ ڕێنمایی من بۆ ڕۆژوانان ئەوەیە بەردەوام بوون لە گرنگیدان بە خواردنەوەی ئاوش لە منەکانە کەمکردنەوەی مادەی خوێ و سوێریە و کەمکردنەوەی پرۆتینە وشەڵا خوا ڕۆژی هەموو لایەک قوبوڵەکە و زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئاری عەلی سەعید سپاس بۆ ئامادەبوونت بۆ سەرجەم ڕێنمایەکانت بۆ هیواین کە بینەرانی ئێمەش سوودیان لەو ڕێنمایانە وەرگرت بێت و خۆتان پارێزن تاکو دوورکەونەوە لە هەموو کێشە تەندروستیەکان وە ڕۆژ و تاعات و عیبادەتی هەموو لایەکتان قوبوڵ بێ هەتاکوی ئێوارێکی دیکەی ئێوارانی ڕەمەزان دەبین و میوانی ماڵەکانتان ماڵتان ئاوا بێت و هیوای تەندروستێکی باشتان بۆ خوازین